دۆسەیە ئیرانی و شەڕێ تیرۆرێ ناڤەڕۆ کێ سەردانا سەرۆک دۆناڵد ترامپ بوو لە ڕۆژهەڵاتە ناوین. هەفتەمێ نزیکبوونا هێزên دموکراتên سووریا ji Reqa hezaran sivîl direvne deverên aram. û şîna rêberê tevgera goran Newşerwan Mustafa li Washington têkirin. سلااو ڕێز و بەخێر هاتن دەمەک دی یەک کورد کۆنەکشن. سلااو ئازیزان جارێکتر بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. بەرنامەی کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. پۆلیسی بەریتانی دەڵێت بەلایانی کەم 22 کەس کوژراون و 59 کەسی تریش بریندار بوون لەو تەقینەوەی شەوی دووشەمە کە لە دەرەوەی هۆڵێکی کۆنسرت لە مانچستەری بەریتانیا ڕوویدا. لان هۆپکسن بەڕێوەبەری پۆلیسی مانچستەر ڕۆژی سێشەمە ڕایگەاند ئێمە وەکو هێرشێکی تیرۆریستی مامەڵەی لەگەڵ ئەم ڕووداوەدا کردووە لەم کاتەدا وەلەو بڕوایەداین هێرشەکەی شەوی ڕابردوو لەلایەن یەک پیاوەوە ئەنجام دراوە. هۆپکسن گوتیشی لێکۆڵەران لەو بڕوایەدان کە هێرشبەرەکە بۆمبی دەستکردی پێوە بووە و لەو شوێنەدا تەقاندوێتەوە و خۆشی هەر لەوێدا مردووە. بەڵام داعش بەرپرسیارەتی خۆی لەو هێرشەدا ڕاگەیاندووە. هەر ئەمڕۆ سێشەممە پۆلیسی بەریتانیا ڕاشی گەیاند پیاوێکی تەمەن 23 ساڵی دەستگیر کردووە بە گومانی پەیوەندی بەو تەقینەوەیەوە. ئەو هێرشە لە کاتی کۆنسێرتی هونەرمەندی ئەمریکایی ئاریاندا گراندێ لە مانچستەر ڕوویدا. Civîna digel serokê Deshilatê Filistînê qonaxekdiya seredana serokê Amerîkî Donald Trump bû li Rojhilatê Navîn. Zêdebarî şerê ji navbirina tîrorê doseya Îranê naverokê seredana wî bû û kombûnên wî bû digel jimareka rêberên Ereb û İsraîliyan. هاوکاتی دەستپێشی سەردانەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاماژەکان وەها نیشان دەدەن ئەم ناوچەیی گیان لەبەردەم قۆناغێکی نوێدایە لە ڕوانگەی گۆڕانکاریەکان لە سیاسەتەکانی ئەمریکادا بەرامبەر سووریا، یەمەن، بەحرین هەروەهاژ ڕێکەوتنی وڵاتانی ناوچەکە لەسەر بەرەنگاربوونەوەی دوو مەترسی تێرۆریزم و پاوەندخوازیەکانی ئێران. This moment in history calls for us to strengthen our cooperation. ئەم ساتە وەختە لە مێژوودا داوامان لێ دەکات هاوکاریەکانمان تۆکمە بکەین بەرامبەر مەترسیە هاوبەشەکانی ڕوبەڕوومان دەبنەوە لەلایەن داعش و ڕێکخراوە تۆریستەکانی ترەوە و هەروەهاش لە وڵاتانی وەک ئێران کە پشتیوانی لە ترۆریزم دەکات. ئەمریکا و ئیسرائیل بە یەک دەنگڕای دەگەێنن هەرگیز و هەرگیز نابێت ئێران چەکی ناوچی هەبێت. لە وتارەکەشیدا لە کۆنگرە لوتکەیە ئیسلامیەکەی عەرەبستانی سعودیەدا سەرۆک ترامپ جەختی لە مەترسیەکانی کۆماری ئیسلامی ئێران کردەوە کە پشتیوانیەکی زۆری ڕژێمەکەی بەشار ئەسەد دەکات لە سووریا. لە لوبنانەوە بۆ عێراق و بۆ یەمەن ئێران چەک و مەشقکردن بۆ ترۆریستان و ملیشاکان و ڕێکخراوە توندڕەوەکانی تر دابین دەکات کە وێرانی و ئاژاوە لە سەرانسەری ناوچەکەدا دێنە ئاراوە. دەیان ساڵە ئێران ئاگری قەیرانی ئاینزایی و تیرۆر خۆش دەکات. حکوومەتی ئێران بە ئاشکرایی قسە لەسەر کۆمەڵکوژی و پەیمانەکانی بۆ لەناوبردنی ئیسرائیل و مردن بۆ ئەمریکا دەکات. سەرۆکوەزیری ئیسرائیلیش جەخت دەکاتەوە لەوەی چاوی لە ڕێ بۆ بەرەنگاربوونەوەیکی هاوبەشی مەترسیەکان لەگەڵ ئەمریکادا. دەمەوێت بزانیت چەندە سپاسگوزارین بۆ گۆڕانی سیاسەتی ئەمریکا بەرامبەر ئێران کە بە ئاشکرایی ڕادگەیاند. دەخوازم بزانیت چەندێک بۆ بڕیارە تۆکمەیە دەزانین بۆ ڕێگەگرتن لە بەکارهێنانی چەکی شیمیایی لە سووریادا و دەژمەوێت پێت بڵێم چەندێک سپاسگوزاری جەختکردنەوەکانین بۆ ڕێبەرایەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. داران دەزانێت کە وڵاتانی عەرەبی ناوچەکە و ئیسرائیلیش هاوڕان لەگەڵ ئەمریکادا لەسەر دۆسەی ئێران، بەڵام دەڵێت بە ئەمریکا هێورتر بێت تا تێگەیشتنێکی باشتری هەبێ. ئێران و ئەمریکا لە 40 ساڵی ڕابردوودا پێکەوە بە ڕێگایەکی خواروخێشدا ڕۆیشتوین. ئەمریکایەکان هەموو شتێکیان دژی ئێران بەکارهێناوە و هەمیشە شکستیان هێناوە. ئەمریکایەکان ئەم ناوچەی ئێمە ناناسن، ئەوانەی ڕاوێژیان دەدەنێ ئەو فەرمانڕەوایانن کە ئەمریکا چاواشە دەکەن یانیش بە پارە هەندێک ئەمریکایی دەکڕن. هاوکاتی سەردانەکەشی بۆ بەیتلەحم و کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی دەسەڵاتی فەلەستینیەکاندا سەرۆک ترامپ باسی لەو هێرشە کرد کە لە شاری مانچستەری بەریتانیا ڕوویدا. هاسۆزیەکی بێچەند و چۆنی گەلی بەریتانیان زۆر گەنجی جوانی بێتاوان کە ژیانی خۆیان بەخۆشی بەسەر دەبرد بە دەستی بەدکارە دۆڕاوەکانی ژیان کوژران.
وەک بەشێک لە یەکەم سەردانی بۆ دەرەوەی ئەمریکا دانەڵد ترامپ سەردانی ڤاتیکان دەکات و بۆ 20 خولەک لەگەڵ پاپا فرانسیسدا کۆ دەبێتەوە. ئەگەرچی پێشتر یەکتریان نەبینیوە بەڵام جیاوازیەکی زۆر لە نێوانیاندا هەیە لەسەر ژمارەیە دۆسێ لەوانە ژینگە و کۆچبەری و چەکی ناوچی مۆلێ تێگەیشتنی هاوبەشیشیان هەیە لە دۆسیەکانی وەک مەینەتی کریستیانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدەست تونڕەوانی ئیسلامیەوە. بەڵێ ئەم سەردانەی دانەڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کاتێکی هەستیاردایە لە هەردوو ڕووی سیاسی و ئاسایشیەوە وێڕای ئەو ڕێککەوتنە ناوکیەی کە لەگەڵ ئێراندا مۆرکرا بەڵام هێشتاش وڵاتانی کەنداوی فارس نیگەرانیان هەیە و هەروەها شەڕی دژی تیرۆریستانی داعش لەو ناوچەی جیهاندا بەردەوامە. یەریڤان سەعید توێژەر لە نێوەندی وڵاتانی کەنداوی عەرەب لە واشنگتن میوانی کورد کۆنێکشنی ئەمڕۆمانە. کاگێریڤان سپاس بۆ ئامادەبوونە سەرەتا. کاگێریڤانەر وەکو لەو راپۆرتەشدا گوێمان لێبوو سەرۆک ترامپ لە عەربستانی سعودیە و هەروەها لە ئیسرائیلیش جەختی کردەوە لە مەسەلەی مەترسی ئێران. باشە ترامپ دەیەوێت چی بگەێنێت بە وڵاتانی جیهان یانی لەوێەوە مەبەستی لەم با بڵین لەم مەترسیە چییە؟ لە ڕاستیە ئەگەر سەیری ئیدارەی پێشووی ئەمریکا بکەین و هەروەها ئەو سیاسەتێکی ئێستا ترامپ پەیڕەویەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لێکترازانێکی تەواو پێوە دیارە لەبەرەوەی ئیداری ئۆباما ویستی کە لەگەڵ ئێرانە نزیک بێتەوە بوو کە گەشتە ڕێکەوتنی ئەتۆمی ئەو نیگەرانێکی زۆری لایەک وڵاتانی کەندا و دروست کرد لەبەرەوەی پیانوا بوو کە ئێران ئەتوانێت لە ڕێگەی ئەو هێزە سیاسیانی کە لە ناوچەکەدا هەیە بتوانێت نفوذ و هەژمونی خۆی لەو ناوچاندا زۆر بکە. بەڵام ئێستا ترامپ بە پێچەوانەی ئۆباماوە وڵاتانی کەنداوی عەرەبی بەهێز بکە لە ڕێی لە ڕێی هاوپەیمانیشی ناوچەیەوە کە بە ناتۆی وڵاتانی ئیسلامی ناساوە بۆ دوو مەبەست. یەکەم بەرپەرجانەوەی هەژمونی ئێران لە ناوچەکەدا، دووەمیش بۆ لە ناوبردنی داعش و گروپە تیرۆریستەکان. باشە لەم سەردانەی ترامپدا ینی باز لە مەترسی ئێران لەگەڵ با بڵێن داعش وەکو یەک کرا، کامیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەترسیدارترن؟ لە ڕاستیە هەردووشان مەترسیدارترن لەبەرەوەی ئێران لە ڕێگەی گروپە جیاوازەکانەوە ئەوانەی کە زیاتر شیعەن و لە ئێرانەوە نزیکن بۆتە هۆی ئەوەی کە سەقامگیریی زۆر لە ناوچەکەدا دروستکە بە تایبەتی لە یەمەن، لە بەحرین، لە عێراقدا، لە سووریا واروە لە لوبناندا. لەبەرەوە ئەمریکا بۆ پاڵپشتی وڵاتانی کەندا وڵاتانی سونە ئەیوێت دەستی ئێران وەرواس سنوورێک دابنێ بۆ ئەو ئەکتیڤیتیانەی کە ئێران هەیەی لەو ناوچانەدا. بەڵێ باشە با بڵین زۆرێک لە چاودێران باز لەم سەردانەی سەرۆک ترامپ وەکو وەرچەرخانێک لە سیاسەتی ئەمریکادا دادەنێت. پێت وایە ئەگەر وابێت ینی کاردانەوەیکی نەرێنی بەرامبەر بە سیاسەتی کۆشکی سپی بێتە ئاراوە؟ لە ڕاستیدا تەنها ئەگەر سەیری 7 ساڵی ڕابردوو بکەین ئەبینین تەنها ئیدارەی ئۆباما بە شێوێکی کەمتر لەگەڵ وڵاتانی کەنداودا ینی لە ڕووی دیبلۆماسی وەروە لە ڕووی ئاسایش و بەرگریشەوە کەمتر تعامل لەگەڵ وڵاتانی کەنداوە ئەکرد. لە ساڵی 1945 کاتی ڕۆزڤێلت و وەروەها پاشایەکەمی سعودیە لە میسر لە کەنداوی سوێسا بێگەشن لەو کاتەوە پەیوەندیشی پتەوە نێوان سعودی وەروە وڵاتانی کەندا و بە شێوەیەکی زۆر پتە لە ڕووی ئابووری و سیاسی وەروە عسکەریەوە دامەزراوە. لەبرەوە گەڕانەوەی ترامپ بۆ ئەو سیاسەتە هەر درێژەدانە بە سیاسەتی 7 ساڵەی ڕابردووی ئەمریکا. باشە پێت وایە ینی لە ناو وڵاتانی عەرەب بە تایبەتی وڵاتانی کەنداودا با بڵێن هاوڕاییەک هەبێت لەسەر ئەمریکا، ینی هاوڕاییەک دروست بێ بەرامبەر بە سیاسەتی ئەمریکا؟ بەدڵنیایەوە، چونکە ئەگەر سیر بکەین ینی لە کاتێک ترامپ لە مانگی یەکەوە هاتوۆتە کۆشتی سپی پێشوازی لە نوێنەرانی وڵاتانی کەندا و کردەوە تایەتی ئیمارات و هەروە سعودیە لەبرەوە دڵنیایەکی زۆری یاوە بە وڵاتانی کەندا و کە هەمیشە بۆ وڵاتانی کەندا و ئێران گەورەترین مەترسیە بۆیان لەبەرەوە دووپاتکردنەوەی بەرگری ئەمریکا لە ڕووی ئاساییشەوە لە ناوچەکەدا دڵنیایەکی زۆر بە وڵاتانە ئەیە و ئێستاش لە وڵاتانی عەرەبیدا چی لە ڕووی لە سەرکردەکانیان وەروە هاوڵاتیانی عەرەبی دڵخۆشێکی زۆر هەیە بەرامبەر بۆ سیاسەتی کە ترامپ پێڕەویەکە لە ناوچەکەدا. باشە کاگێریڤان وەکو زانیمان سەرۆک ترامپ لە عەربستانی سعودیە سەودایەکی $100 میلیارد چەکی کردووە. چ گەرنتیەکەیە کە ئەم چەکانە دەستی تیرۆریستان نەکەوێت؟
لە ڕاستیدا بۆ گەرنتی ئەو چەکان هەمووی چێتە ژێر دەسەڵاتی حکوومەتی سعودیە واروە لەگەڵ وڵاتانی کەنداوی عەرەبیدا ئەگەر سەیری مێژووی ڕابردوو بکەین بڕوان ناکەم ئەو چەکانی کە ئەمریکا دابێتی بە وڵاتانی کەندا و هیچیان کەوتنە ژێر دەستی ئەو گروپە تیرۆریستانە وەکو قاعیدە یان وەکو داعش و هەروەها تەنها نیگەرانی ئەمریکا تەنها لەوە چێلەوە بێت لە ڕووی داراییەوە ئەگەر هەندێک شەخص کە ئەوانش لە دەرەوەی حکوومەتەکانی ئەو وڵاتانن پشتگیری گروپە تیرۆریستیەکان بکەن و حکوومەتی سعودی وەرەوە وڵاتانی دیکەی کەندا و ڕێوشێنی زۆر توندیان گرتوێتە بەر بۆ ئەوەی کە دڵنیا بنەوەی کە ئەو یارمەتیدارانەیە لەمە دوان نەگات بە ئەو گروپە تیرۆریستیانە وەروها وڵاتانی کەندا و ئەگەر سەر بکەین لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا دەست پێشخەری زۆر باشیان کردووە لە ڕۆی دامەزراندنی سنتەری زۆر گەورەوە بۆ ڕۆبڕۆبوونەوەی فکری وەکو داعشوالوە ڕیفۆرمیان کردووە لە بەرنامەکانیان ببوورە وادی بەرنامەکەمانەرەوەندا بوو زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس. بەڵێ لە میانەی هەڵمەتەکانی ساڵی 2016دا لێدوانەکانی داناڵد ترامپ لەسەر جیهانی ئیسلام وای کرد کە بەڕقبوونەوە لە ئیسلام تاوانبار بکرێت هەرچەندە بە هەڵبژاردننی عەربستانی سعودیە بۆ یەکەم وێزگەی گەشتەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گۆڕانکاری لە ڕێبازی بەڕێوەبەرایەتی ترامپ بەدی دەکرێت. بە پێی لە کۆڵینەوەی ئەمساڵ ڕوانگەی هێندێک لە خەڵکی ویلایەتە یەکگرتووەکان بەرامبەر بە موسڵمانان گۆڕاوە و ترسیان لە ئیسلام هەیە. لە ساڵی 2016 بە پێی ڕاوەرگرتنێک لە ئەو کەسانەی موسڵمان نەبوون نیوەیان ڕوانگەیەکی باشیان بە بەرامبەر بە موسڵمانان نەبوو. لە دەمێکدا هەڵمەتی ترامپ سۆزی دا کە وڵاتەکە نەک لە تەرۆریستان بەڵکو بەگشتی لە بەرامبەر موسڵمانانیش بپارێزێ. هەروەها لە کوبنەوەیکی سێنەتی ئەمریکادا بە پێیامار نیشاندرا کە لە ناوچەکانی زۆربەجۆری ئەمریکا کردەوەی توندوتیژی بەرامبەر بە موسڵمانان لا پەرەسەندندایە. لە نۆڤەمبەری پارەکە هەتا ئێستا 254 ڕووداوی توندوتیژی بەرامبەر بە موسڵمانان هەبووە. تەنیا لە 2016دا ناوەند بۆ یاسای هەژاری باشوور بەو ئاکامە گەیشت کە ژمارەی گروپەکانی توندوتیژی لە 2016 بە 201 گەیشت کە 2015 ژمارەکەی 34 بوو. ئەمە بەشێک لە ئاخاوتنی بەڕێوەبەرایەتی ترامپ بەرامبەر بە ئیسلام سەرچاوە دەگرێت. بە پێچەوانەی سەرۆک بوش کە هەوڵیدا جیاوازی لە نێوان ئیسلام و تێرۆریست دابنێ نوێنەرانی بەڕێوەبەری ئێستا دەڵێن کە ئیسلام خۆی هەرەشەیە واتە کارێکی بەجێیە لە ئیسلام و موسڵمان بترسی و ئیسلام ئاین نییە بەڵکو ئایدۆلۆژیە. هەڵبەت لە ماوەی هەڵمەتی 2016 ئاخاوتنی ترامپ و بەتایبەت قەدەغەکردنی موسڵمانانی هێندێک وڵات وای کرد کە ڕەخنەی توندی لێبگیرێت لە کۆبوونەوەی چیلوتکەی لە ڕیاض کە دەیان ڕێبەری عەرەب و موسڵمان بەشداریان بوو کوتی ویلایەتە یەکگرتووەکان دەیەوێت هاوبەندێک لە وڵاتان بۆ ئەم مەبەستە دروست بکات. ئەم هاوبەندیە شەڕێکی نێوان ئاین و لایەنەکانی جۆربەجۆری ئاینی یان شارستانیەتی جۆربەجۆر نییە. ئەوە شەڕێکە نێوان تاوانکارانی دڕەقە کە دەیانەوێت هەموو بە ناوی ئاین ژیانی مرۆڤ و خەڵکی خاوەڕێز لەناوبەرن. لە نێو کاربەدەستانی باڵای بەڕێوەبەرایەتی کەسانی وا هەن لە بەکاربردننی دەستەواژەی توندوتیژی لە دژی ئیسلام چی دیکە زۆر مسۆگەر نین وەک کارناسێکی ڕێبازی خۆرهەڵاتی ناوەڕاست دەڵێت. لە پلای بەرزی بەڕێوەبەرایەتیدا ئەو دەمەتەقەیە هەر هەیە لە نێو خزمەتگوزارانی مەدەنی کە قسەم لەگەلکردوون ئەو دەستەواژەیە بەکار ناهێنن. ناوبراو کوتیشی کەمانای ئەوە نییە ئەم دەستەواژەیە لە ماوەیەکی کووردا لەناو دەسێت. هەڵبەت لە نێوخۆی بەڕێوەبەرایەتیدا مەسلەیەکی بەگرفتە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. لە تەڤلەهەڤیە بوویەراندا ڕاستی gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rojane û balawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftûgo dikin. Şopandina rastiyê bi riya parvekirina bîr û boçînên cûr ew bingeheke serekeye bi rastiyê ji bo avakirina pêwendiyekê û herwiha baweriyê li gel temaşevanan. لە کاتێکدا هێزەکانی سووریایی دیموکرات تا دێت لە ڕقا نزیکتر دەبنەوە هەزاران کەسی سیڤیل بۆ ناوچەیەکی ئارامتر هەڵدێن. زانا عومەر لەگەڵ ژمارەیەک لەو هاوڵاتیانە قسەی کردووە کە بەهۆی توندوتیژی هەڵاتون.
هر گوشر نزیکی باجار رقای دبه خلکن رقای به هجمارن پرمزن جه کشبر دبن. به هزاران سیویل جو دوجها داعش درون و بر بدورن اوله ین رزگار کریوتین. به دست بکرنا اپراسیون رقای هر گو نزیک دبه شهر و پفچون و در گرانتر دبن و بصد هزاران سیویل رقای جه درون و بر بکامپا عن عصابتين وقنها ابدي من نقو ام دبينين خلك الرقاية جي رقاية درفن جبو پیشوازیا کشبرین رقای انجمانا سیویل یا باجاری رقای دو کامپین سرکه آمده کرنه یک لعین عیسا و یادن لباجاروک الکرامه هروها بدهان کامپین دن ین بچوک ین دمکی هنه گوب حزاران تیده دشرت و مرجن پر زحمت ده جیان دکن احنا صارنا 8 أيام ما هش لوين خواون داكرن نما خيفتك هنا تشتك ام دو مال باتين نهزاروكو دو جنو دو ظلام قد تشتك نداما ام لسر حيسيلان خويدكين زيتاتر ما تشتكنينا سوينا شي 4-5 مراحل نزول نزیکی ام چوار قوناغاندا کوچبر بوین جگوندن باجر جهرمه کی بویادی هلبت ام جلیدان جبرسه و جوان بویران رویاین و ام هاتی نویره گنجان پیشوازیا مکر پیشوازیا گلک باشو جهاتی لیوکه من گود که ماسین ما گلک هنه یا شمیا گرینگتر آو و پاکت خوارنا حاضرن انجمانا سیویل دبیجه گوگمانا مهیه هجمار پر بلند ببه و کارینات دسته مدجی سینورداره و تیرا پیشوازیا هجمارین بلند ناکه و سازی ناونتوی ین مرواهی بدنگن و آلیکاریه ناکن ما پیشوازیا در دورا زیدی 10,000 انسان مکر ام بامکانات خوی هانه هندیک ام در فتح خوی هندیک ام پیشوازیا وی گلی کر ام جوان را قاوه دنوان نان دنوان مواد غذایی دنوان بس هما او کوچبرتين گلکن و اجمار گلکی زحفه ام يعني امکانات دسمنا تیر ناکن ام بانگین دکن منظمات ناف دولتی به ارکی خوی انسانی و اخلاقی رابن پیشوازیا وی ملتی بکن آلیکاریا وی ملتی بکن افگل می رقای جبر ظلم داعش هاتیه افگل چولان کتیه يعني اف منظمات گرگ برول خرابن لدروای کامپا عین عیسی و الکرامه والسرية رفي بحزاران سيفيل لچول و بيارا مانه و پرانيا كوشبران جزاروك و جنانه دوی روشا تراجيدي ده رادايا بلافبونا نخوشيان بلند به نخاسم گو روشا هواي يا هريما رقاي پر گرم و توزه و اف روشا هواي دبه سدما نخوشيان بتايبت جبو زاروكان برياد سبيكرنا اوبراسيون رقاي بحزارة خلق رقاي جيد رفن و بربي كامبا عين عصابتين نها لغوري تخمينا ريفابرين انجمانا سيفيليا رقاي جو ديفيجن بدس بيكرنا اوبراسيونا رقاي بوماندكن جو بصد حزاران جي رقا برافن زانا عمر دنجي امريكا عين عيسى و دمکی کرد پشتی جدست کمالا دولت اسلامی داعش هاتی رزگار کن باجار ریت یان جیانا عادتی ود گرتا باجار ری طبقه یه باکورا سوریه کامریا کرد کنکشن لباجار دگل خلکی هیزن دموکراتین سوری و کاربدستان برای خوا ددن پی تیوین خلکی وکاف و کاربی پشتی رزگارکردنا باجار طبقه خلکی گوژه انجام شر و پفچونان جباجیر درکت بون ایدی ودگرن مالن خواه و دما گو ام دناف باجیر دا گریان هات خویاکرن گوژیان هیدی جنوبا ودگرن ناف باجیر و لو و تفگر خلکی روز بروز دناف سوق و چارشیان دا زیده دبه خلکی لباجیر دیار کرن گوهین بشک مزن جرونشتوان طبقه و نگریانه جبرگو مترسی جمعینا هنه و هین پر کس جی دناف دورین دبن کنترولا داعش دا عاصمانه هر وها ولاتی اندازانین گو گلک پیدیوین جیان تننه و بهیوینه گو دمککن دار ریوبریا باجیر یا نو بکاربه حوجه نوان پیدا بکن نزحنا نتيجة القصف امجا انجام بومباران و ویرانیان لطبق راویانه نها پشتی شر راوستیا ام وگریانه بازار و دکانج دوید بن خلق ودگرن لما آستن کنه کهربتونه و ام دخازم برپرسیار گرنگی بدن وی بابته حتی خلق وگرن طبقه وگی بره بی آوا کرن جالی خوا انجمان طبقه یا سیویل دست بکار خودکه و بری هر تشتی دست براکرنا ویران و موزین گو داعش دناوا کلانان دا هیشتی هات کرن اندام انجمان حنان منان جدنگ امریکا را دیار کرگو ده انجام پفچونان دا گلک ویران ده ناوا باجیر دا چه بویه و تورین آوه و الکتریک گلک زیان دیتنه و نها او هول ددن و ده زودترین دم دا آو و الکتریک جنوبا وگرینن باجیر
اهم شيء نحن حاليا عم نحط حال گرنگترین تشت اوه کو باجر خو پاقش کین جبو خلکی آواخارنه دابین کین او لاینه تندرستی جی کمنان دابین کریه یا جهمی گرنگتر دزگه دروست کرنا کهربه بگر بخین. پشتی 3 سالان دبن کنترولا چکدارن داعش دا باجار طبقه د انجام اپراسیون غضب فرات دا هات رزگار کرن و خلک هریمه ادی سربست دکارن د ناف کولانان دا بگرن پشتی گو آرن رش هاتن خار. دما گو ام درباسی ناوندا باجار طبقه بون ته خویا کرن گو ادی جیان جنوبا ودگره وی باجاری پشتی رزگار کرنه. لهین گازن خلکه هنه گو پی دی وین جیان کمن و او بهیوینا گو دمک کندا او پی دی وی ورن پیدا کرن. محمود بالی دنگ امریکا باجار طبقه. حکومت ترکیه بریارا ویران کرنا بصدان خانیان دا لدو تا خن سور آمد یا دیار بکری گلو او بریارک سیاسیان بشکا جکارین آرتیشی دا راستو خد دگل ما خجان فارقین پامیرا دنگ امریکا لآمد خجان چی دبلور؟ الو دنگ بنام الو بله خج دنگ تهدید نو چی دبل چما حکومتی بریار دایا وان بصدان خانیان لسورة آمدی ویران بکه مخابن اف بریار جبرو 4-5 سال بره هاتبو سندن اف چه شارداریش دناو دابوله شارداری پشتی که فهم کرد براسیش او ویرانی و سدما خزانیک مازن نام گرد خوش نامی پروژه کشان لی وزارت هاوردوری به بریاره که لزگین پر قانون یک درخص گوت حمی نوا سوره هرما بخاطر لما دبیکو همی خانی ورن خراکرن و جنوبا وان درا ورن چیکرن و خوش کرن لی مخابن دیمینی که آنکم دبینن نه خوش کرن نه خراکرن جبرکو هزاران مالبات مغدورن و جسر سبیدا ایرو دست به خراکرنه کرنه هروسا کهرب هات نبرین آب هات نبرین که خلقی مجبور دکن خانی خود در کبن جبرکو مهکی بره شارداری و ولایت اعلان که درخواست گل لازمه و حتی یکی مه گلان خانیا والا بکن جبرکو تعالی ساید امبیشن پرامرش رازان بانکای ل مخابن افرکو دانه مالباتا تری نکارم بشین تری خانی تری اوده کشین ناکه خود فکر ناکه کتابن شفاعت تدا بشین انا بدرات انا لتاخا لالا بي سرس بدا نزده اباهیان خراکرن خلق تاخیشی دورین اشقاط تماشات کن لی هر کس امکان بیشتر بخمگینی یک تماشا کن. باشه خاجی خلق چی که یعنی خوین وان خانیات بیجی او بری نها بریار کاتب بوستاندن لنها چی دیکن یعنی وان آماده حاضری خو نکربون که حکومت وی بی وان خانیا ویران بکا. يعني هالبيت تقولن ورن لنا وصل هيري وكشكوا ونوصل جنشكوا جمالي وان درخن جبروا سدما اندوين فوق اما تكاري جسنا بدهان مالبات انا مالي خدا رودنين بكارب بآب او دبجنا مدرنا كيفن يعني جبركو او درفته ومجالا وانجتنا كلش خاني كيلو بطينن انجي امبيشن مالي خبار بكم بن هرن تاخي دي جبركو سور يعني نافچه هري امكارم بيجنكو خزان آمده بو همی مالبات لبیدرا دکاربون بمهیب امکان بشم 100 لیره یا 200 لیره دبارا خوب کن لی هرن تاخیدی نکارن دبارا خوب کنش برکو دهاتی وانتنن یعنی خزانیه که پر مازن هی براتی روشتانه بی تاخی مثلا انا مدبین خانیه خراب کن زاروک چیتی دا دهان کسر سر وان خرابه خانیه وان شیشکی وان درد خن دبنش خواب بفروشن يعني حوجنا مخابن خزان تقيرا مخابن يعني روشك ديمنك كبير رنجي هي ديمنا قال كي نخوش براسي ام دبين سباس خجان آمد ديار بكري دي قال مابو ورزقار كنا چند تاخين باجار موصلك وهشتا دجير دستي كمالا دولة اسلامي داعش دنا ديكارك هري بالزحمت بلداميكو مريتان داعش بهيز لبرخوددن دا آستنگترين بنگهي خدا كرياري لشكري صد بونا جبر معنا سيفيلان دا باجار دا لي كاربدست و چاف دير دي بيجن كو دما كرت وي باجار جداعش بي باقش كرن فروكين عراقي جبل خانكا تشكي داعش لروش آفا موصلي بومباران كر فيديو ديار دكين كاچاوا خلق جتاخي تموز درافن و دقهنا صدان هزار مدنيين بيوار ماين داعش مدنيان دكن چپر صباح لوله ایرو مگرانی دانا بو سر رزگار کردنا صدان مالباتان و وکردنا ریان بسلامت جدر بازبونا وان را هرچند در روشک مروفانیه دجوار دانا لی خلق جدست داعش رزگار بوین كيف خوش ياخذ ديار دكن اليوم تحررنا
ئەف پیرەمێرێ هەفتێ ساڵی نەڤایە ژمالاخوا دەرکەوتن. ئامن بقدر الله. من باوەڕی بە خودێ هەیە دوه لەسەر مە گولەباران بوو سەربازە گوت مە دەبێ هێرەشە بکەین لێ خەمامە هونن من ژوان ڕاگوت ئەزێ بکەبم پێشوە. داعش بتەقینên xwekujî pêşveçûna hêzên Iraqê aloz dikin. Vî serbazê Iraqî êrişeka xwekujî ragirtiye. Ew ji rexê cadê hat û nazanî wê bi çi alîda here. Em rastî hev hatin. Min rê lêgird ev cawî xwe teqand. Hêşta nêzîkî 8 kilometrên çargoşa ji Rojava Mosulê di jêrdestê Daeş de ye. Ji wana bajarê kevnê bi qerebalix ku kolanên wê yên teng şerî aloztir dikin. Lê nûnerekî taybetê netewênêgirtî li Iraqê gote civata tenahiyê rizgarkirina Mosulê dê li demekî zû be. Rojên xilafeta Daeş li Iraqê êdî bijmarin bi saya cegerdarî û lehengiya hêzên ewlekariya Iraqê. Di nav de jî hêzên Heşt-i Şeعبî, hêzên Pêşmerge û Xwebexşên Olî û her wiha hembêzkirina xelkê Iraqê. Serketinên leşkerî li Mosulê li ser hesaba ziyana medeniyan e. Nêzîkî 660,000 kes ji Mosulê derbeder bûne. Ji demê ku karên leşkerî par dest pê kirîn. 9 milyon ji wana xelkê Rojava Mosulê ne. لە دەڤەری واشنگتن پرسەی نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بەڕێوەچوو. فەرموون لەگەڵ ئەو راپۆرتە. دگل دوربونا ناوبرا سليماني و امريكا و تاوی جیاوازی و ناکوکیین سیاسی کردن امریکا ل واشنگتن پایتخت کومبون داکو ریکخر و یک جدا مزرینن سرکی انتفگرا گوران نو شیروان مصطفى ببیر بینن. یکم تجبم او کو شرعیت خو هبو و کو کسای کو دجی دیکتاتوریا صدام حسین یا کو ام همی گهاندن هب وی دارشتنا سرهلدانا کردان یا سال 1991 کرد. د تمنی وی سیاسی دا نوشیروان مصطفى رشد بو لسر دولتکا کردی. لهشتاکانا کاگ نوشیروان مصطفى چاو پێکەوتنیشی لەگەڵ رادیۆی منتی کارلۆ کرد. لەو چاو پێکەوتنەدا باسی ئەوەی کرد کە کوردستان بێ بە دەوڵەتێکی سەربەخۆ. ئەوە بوو هێرشێکی زۆر کرایە سەری لەلایەن چەند حیزبی شۆڤێنی عەرەبیەوە. پشتی کۆچا داوی یا نوشیروان مصطفى پاشا ڕۆژا گۆڕان وێ چ بە؟ گەلک چاودێرن سیاسی باوەرن کو دوێ بزووترین دەم جهێ نەوشیروان مستەفا بێتە داگرتن. گەلۆ ئەڤ یەک وێ دەمەکە نێزیکدا بجی بێت. پێم وایە لە دوای کۆتایی هاتنی پرسەکە بزوتنەوەی گۆڕان لە کۆنگرێکی ڕۆژنامەگەریدا جێگەرەوەیکی دیاریکراو بۆ شوێنی کاک نەوشیروان دیاریەکات. دووری سیاسەتێ دۆست و خزمن نەوشیروان مستەفا بۆ دەنگی ئەمریکا بەحسی بیرانینن خوا دەگەروێ دەکەن. کە یەکەم جار دیتم نەخۆش بوو پێم وایە کارجی خوار بوو مەسموم بوو ژاراوی بوو سێڕۆمێکی بەدەستەوە بوو پاتۆڵێک و کراسێکی دەبەر پێم سیر بوو کەسی دووەمی یەکێتی نیشتمانی ئەوسا با بڵێن گۆران ساز نەبوو ئاوە بە شێوەیەکی خاکەڕایی و بە شێوەیەکی با بڵم سەرکردەیەکی خەڵکی و خاچی کە دیتم. من یەکێ بم لەو پێشمەگەر دیێرینانەی کە لەگەڵ زیاتر جەنابی کاک نەوشیروانە لە ساڵی 1970 و 1970 لە سەکرداتی لە ناو زەمەزەڵێ لەگەڵ یابووم. دیار بۆ پیاوە هەر لەو کاتانەوە کەسێکی سادە و خۆشەویست بوو لە ناو هێزی پێشمەرگە و جەماوەرە. زۆر بەداخەوە حەزمەکردم مردنای ئەم ڕۆژەم نەدیایە. کاک نەوشیروان هی هەموو کورد بوو. هیوادارم هاوڕێکانی برادەرەکانی لەسەر ڕێبازەکەی بەردەوام بن. دومەهان پشتی هەفژینە خوا نەوشیروان مستەفا دە تەمەنێ 73 ساڵیدا پشتی دەمەکێ درێژ دگەل نەخۆشیە کۆچا داوی کرد. ڕاڤیندۆسکی دەنگی ئەمریکا. سەرۆکە ji kardەرئێخستیا Kuryaya Başûr Park Genûhayî haşa li tawanên dijî xwe dike li destpêkirina dadgehkirinê îro sêşemê li Sîol. Cara yekê park li pêş dadgehê amade dibe ew tê xetebarkirin bi bikarînana xirapiya desthilatî û eşkerekirina nepeniyên hikûmetê. Li meha 12 par ew hat derxistin ji desthilatê ji aliyê perlemanî ve ew sêm rêbera Kuryaya Başûr e bi tawana gendeliyê bêt دادگەهکردن. بەڵێ خۆشەویستان لێرەشدا دێنا کۆتایی بەرنامەی کورد کۆنەکشنی ئەم هەفتەیەمان تا ڕۆژی هەینی و بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن. خوداحافظ.